هەڵبژاردەی عێراق کە لە ئیمارات خۆی بۆ جامی ئاسیای قەتەر ئامادە دەکرد لە کەمپێکی مەشق و ڕاهێنان و یاریەکی دۆستانەشی ئەنجامدا لەگەڵ کۆریای باشوور. دوای بە دوای یاریەکە یاریزانان چوونە ناو شاری دووبەیەوە لەوێ ئەگەڕان یەکێک لەوانە ئەیمەن حسەین و چەند هاوڕێیەکی بوو کە لە نزیکی بورجی خەلیفە بوونەوە. ئەیمەن هاوڕێیەکی بە بورجی خەلیفە دەشوبهێنێت و ئەڵێ ئەوە بورجی خەلیفەیە، ئەمەش بورجەکەی ئێمەیە کە بە شارڕەسەنی یاریزانی هەڵبژاردەی عێراق. هو هذا علم، هذا برج، وهذا برج، هذا جديد راح ينبني. امشي يا مصطفى عازمين يعني. والله والديكم. هو هذا برج وبشار برج بس. انتهت. ملابس ما تريد وياها ملابس. وهذا البرج راح يكون جديد هذا الاخر. عندنا عازمين اثنينات الوليد رحم الله والديكم هاني مشكور.